یانەی هەولێر لە یەکەم یاریخۆی لە وەرزی نوێی خولی ئەستێرەکانی عێراق بەهۆی تەواو نەبوونی کارەکانی نۆژەنکردنەوەی یاریگاکەی لەسەر یاریگەی یانەی دۆک پێشوازی لە نەجەف کرد. تیپی میوانزوو گورزی خۆی وەشاند و لە خولەکی سوار ڕەضا فاضل نەجەفی بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشخست. لە خولەکیدا نەجەف بە گۆڵی دووەمیش گەیشت، بەڵام ناوژان گەڕایە بۆ ڤار و بۆی دەرکەوت، پێش گۆڵەکە فاول بووە و ڕەتی کردەوە. لە خولەکی چواردا یاریزانی ئۆزبەکستانی شێرزوود تەیمورۆڤ بە ئەسیستی هومام تاڕق ئەنجامەکەی بۆ هەولێر یەکسان کردەوە. لە خولەکی چلوویەک ئەحمەد زێرۆ بە هەڵا گۆڵی دووەمی لەسەر خۆیان تۆمار کرد و نەجەفی لە یاریەکە پێشخستەوە. نیوە یەکەم بەم ئەنجامە کۆتایی هات. دوای گەڕانەوە بۆ نێو یاریگا وەڵامی زەردپۆشەکانی شاری قەڵاو منارە خێرا بوو. دوای تەنها یەک خولەک ئاکۆ حوزێر لێدانێکی لا دوورەوە ئاراستەی گۆڵی نەجەف کرد. ئەمجەد ڕەحیم پێی کۆنتڕۆڵ نەکرا و مستەفا قابی سوودی لێوەرگرت و جارێکی دیکە ئەنجامەکەی بۆ هەولێر یەکسان کردەوە. لە خولەکی 76 و بە لێدانی سزا شێرزوود تەیمورۆڤ گۆڵی دووەمی خۆی و سێەمی هەولێری لارەکە تۆمار کرد و تیپەکەی پێشخست. یاری هەر بەم ئەنجامە و سەرکەوتنی هەولێر کۆتایی هات. بەم شێوەیە کوڕانی پایتەختی هەرێمی کوردستان لە یەکەم تاقیکردنەوە سەرکەوتوو بوون و یەکەم سێ خاڵیان دەستەبەر کرد. لە یاری دووەمیان شەممەی داهاتوو لە بەسڕا دەبنە میوانی مینە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.